کاتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تر هەم لە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، هەوڕێی خۆشەویستم کاک محەممەدی خاکی لە بەرنامەی رادیۆ دیالۆگ چاوپێکەوتنێکی بوو لەگەڵ دکتۆر کامرانی مەتین. دکتۆر کامرانی مەتین باسێکی لە بابەت مەسایلی تۆری و هەروەها سیاسیەوە پێشکەش کرد. ئێمە باشمانزانی ئەو باسە لە بەرنامەی دیالۆگدا بەوەی عزیز پیشان بدەین، بەڵام ئەوە ڕابگەێنین کە ئلزامەن ئەو باسانەی وە کە کامران لە بەرنامەیەدا مەترحی کردووە حتمما هاوڕانیە لەگەڵ بیر و بۆچوونی ئێمە، بەڵام پێمان وایە ئەوە زۆر سەرنجڕاکێشە و ئەتوانێت یارمەتی بدات، بۆیە هەر ئینتخابمان کردووە کە هەڵمان بژاردووە کە لە بەرنامەی دیالۆگدا پێشکەش بێوەی ئازیزی بکەین. سەرنجتان بۆ بینینی ئەو بەرنامەیە ڕادەکێشم. بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ سڵاوتان هەرز دەکەین. بۆ وتوێژێکی تریش هاتووینەتەوە وڵاتان. چاوپێکەوتنی ئەو جارەمان لەگەڵ بەڕێز دکتۆر کامرانی مەتین، مامۆستای پەیوەندیە نێونەتەوەییەکان لە زانکۆی ساسێکس لە بریتانیایە. هەرکمانە لەم وتوێژە بە تایبەت وەکو وتوێژێکی تایبەت فۆکەسکەین لەسەر تەمەرکۆزکەین لەسەر کارە نووسراوەکان و کارە تێۆریکەکانی کاک دکتۆر کامرانی مەتین. هیوادارین تا ئاخری بەرنامەکە لەگەڵمان بن. کاک دکتۆر کامرانی مەتین، سڵاوت ئەرز دەکەم، زۆر بەخێرێیت. زۆر سڵاو لە ئێوەش بێت و زۆر سپاس بۆ پێکهێنانی و دەرفەتە. مەمنونم. کاک کامران، جەنابتان یەکێک لەو کەسانن کە لە میدیاوە زۆر دەرەکەون، لەسەر زۆر شت باس ئەکەن و بەخۆشیشەوە بینەر و بیسەرێکی زۆر بۆ بەرنامەکان و بۆ قسەکانی ئێوە هەیە. ئێمە پێمان خۆش بوو هەرچەند چەندین جاریش پێکەوە وتمان کردووە لەم بەرنامە تایبەت بێ بە کتێبەکان، بە نووسراوەکان، بە کارەکانتانەوەوانە. پێم خۆشە لە پێشتریش لەسەر تزی دکتۆراکەت قسەمان کردووە مەسەلەی مۆدرنیتە لە ئێران وانە، بەڵام هەرکمە بە کورتی لەوە دەستی پێ بکەم تا بچمە ناو پرسیارەکانی تر. ئەتوانن بۆمان باسکەن ئەو تزی دکتۆرات چۆن بوو، بە تایبەت ئێستا چۆنی ئەبینیوانە و ئایا هیچ پەیوەندیەکیشی لە ڕابطە لەگەڵ مەسەلەی کوردستانە بوو و ئەتوانێت ببێ؟ بەڵێ، تێزی دکتۆرای من دەرواقع هەوڵێک بوو بۆ وەڵامدانەوە بۆ پرسیارێک کە من بۆ شخصی من و بۆ هاو نەسلەکانی من دیارە زۆر گرنگ بوو. ئەویش ئەوە کە بۆچی شۆڕشی ساڵی 1970 شەمسی لە ئێران بەو ئاقارەدا ڕۆیشت کە دیتمان، ینی ئیسلامیەکان بە ئیسلاح بوونە باڵادەست و شۆڕشیان بەرەو پێکهێنانی دەوڵەتێکی ئیسلامی برد. و من دەرواقع دەمەویست وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە کە بۆچی سەرەڕایەوە کە نەزەریەکانی شۆڕش و نەزەریەکانی مۆدرنیتە لەوانە نەزەریەی مارکسیستی مێژوو پیان وابوو کە مێژوو و بەتایبەت مێژووی مۆدرن هەر بەرەو سێکولاریزەکردنی کۆمەلگاکان و دنیا دەڕوا و لەواقعدا تەبیینێکی پرۆگرسیو یا بەرەو پێشیان هەبوو لە مێژووە. دیارە ئەو شتێکە لە ئێران ڕوویدا لەواقعدا نەقزی ئەو مەسەلەیە بوو. لەو پەیوەندێدا من هیچ وەخت ئەو تەوزیحەی کە چەپی ئێران بەگشتی دەیاندا، ینی ئەو چەپەی دیارە دژ بە کۆماری ئیسلامی بوون لە ئەوڵەوە، بۆ من قانعکونەدە نەبوو. ئێوە دەزانن کە یەکێک تەوزیحی ئەسلی ئەو بکە گۆیە دیارە ئەو شۆڕشە وەکو هەموو شۆڕشەکانی دیکەی دنیای مۆدرن شۆڕشێکی دموکراتیک و پرۆگرسیو یا بە ئیسلام و تەرەقی بووە، بەڵام ئیسلامیەکان بە ئیستیلاح ئەو شۆڕشیان بە گرۆگان گرتووە یا دزیویانە لە خەڵک وە لە جەماوەر. من پێم وابووەوە لەواقعدا جوابێکی قانعکونەدە نییە و بە تۆری تەلوێحی ئەترافێکە بە ناتەوانی نەزەریەی مارکسیستی تاریخ لە تەوزیحی پەدیدەیەکی ئاوا گەورەکە ناگونجێ لە تەبینیوان لە مێژووە لە بە ئیستیلاح ڕەوتی گۆڕانکاری لە کۆمەلگاکاندا.
کە من دەواقعیان لەو پرسیارە دەستم پێکرد کە بۆچی ئاوای لێ هات لە ئێران و هەرچی زۆرتر من کارم دەکرد لەسەرەوە مەسەلەیە بۆم دەرکەوت کە ئێران ئیتفاقاً تەنها مەوردێک نییە کە تێیدا زاهرەن بینی بە ئیستلاح واقعەتی عینی گۆڕانکاری تاریخی و تێۆریەکانی تاریخ کە بۆ حاڵیبوون یا بۆ بە ئیستلاح توێژینەوە لە تاریخ استفادان لێ دەکرێنی دەرواقع شکافێکی زۆر گەورە هەیە. چون چار لە دەکەی لە شۆرشی فەرانسە کە گویا شۆرشی کلاسیکی بە ئیستلاح ئینقلابی بۆرژوا دموکراتیکە لە بڵین لە تەرمینۆلۆژی چەپدا لە حتا لە بە ئیستلاح جامعەشناسی تاریخیدا زۆرێک لە مارکسیستەکان لەوانە مەسەن کەسانێک وەک ڕۆبەرت برێنەر یا یەکێک لە هاوکارەکانی من لێرە لە ساسێکس بێنەوەی بێنۆتێشکۆ کە کتێبەکەی جایزەیەکی زۆر گرنگی مطالعاتی مارکسیستیشی بردەوە ئەوان نیشان دەدەن کە لە فەرانسەی ساڵی 1970 شۆڕش ڕوویدا ئەساسەن بۆرژوازی بە معنای سەرمایه‌داری کەلمە لە فەرانسە وجودی نەبووە. لە نەتیجەدا ئەوەی کە دەڵێن ئینقلابی 1970 فەرانسە ئینقلابێکی بۆرژوا دموکراتیکە ئەساسەن نادروستە، چونکە لەباری کۆمەڵ لەباری جامعەشناسیەوە تەبەقەیەکی سەرمایه‌داری زاڵ لە کۆمەلگای ئەو کاتی فەرانسە وجودی نەبووە. یاگەر بەرەو پێشتر بچین شۆرشی ئۆکتۆبر لە رووسیا کە خۆ دیارە زۆر جێگەیەکی تایبەتی لە بیری چەپی دوای مارکستا هەیە، ئەویش لەگەڵ تێۆری مارکسیستی تاریخ جۆر دەرنایە، چونکە بە پێی خودی مارکس شۆرشێکی پرۆلتێری یا کارگەری لە پێشکەوتوترین وڵاتی سەرمایه‌داریدا ڕوودەدا، ینی سەرمایه‌داری لە واقعدا پێش مەرز یا مقدمەی سۆسیالیزمە و شۆرشێکی سۆسیالیستی ناتوانێت لە وڵاتێکی لەباری سەنعەتیەوە دواکەوتوو ڕوو بدا، کەچی دەبینین کە ئەوڵین شۆرشی کرێکاری لە رووسەیەکی زۆر دواکەوتوو لەباری سەنعەتیەوە ڕوویدا، یا لە چین کە شۆرشێکی کۆمۆنیستی لە وڵاتێکی کە زۆرتر بڵین وڵاتێکی دێحقانی بوو، ئەنی لە واقعدا شۆرشی چین ئەغڵب بۆ عنوانی ئەوڵین شۆرشی دێحقانی ناوی لێ دەبردرێت. لە حاڵێکدا خۆ مارکس بەخۆی لە 18 میلەوەی بەناپارتە مەسەلەن فەلە یا دێحخان وەکو تەلیسێک لە یەڕەماسی ناو دەبا، ینی ئەوان هیچ عاملێتێکی تاریخیان نییە و ناتوانن چینەکەی بە ئیستلاح ئینقلابی بن. ینی هەموو ئەوانە نیشان دەدا کە ئێران ئاخرین دەرواقە موردە لە یەک سلسلە لە مەوارد لە ئینقلاباتی مۆدرن لە دنیادا کە هیچیان لەگەڵ ئەو چەمکی پێشکەوتن خوازانەی تاریخ کە بەتابەت لە مارکسیزمدا و هەتا لە لیبرالیزمدا زۆر جێکەوتووە جوور دەرنەداهات. و بۆیەش ئەو ناتوانی ئەو نەزەریانەی ئەساسی جامعەشناسی لە تەبیین و تەوزیحی ئەو شۆرشانە و ئەو شکلە تایبەتانەی کە بەخۆیان گرپوو بە بڕوای من فەزای دەدا بۆ بە ئیستلاح تەوزیحاتی زۆر فەرهەنگگەرایانە یا ئۆریەنتالیستی بە قەولی زمانی بە ئیستلاح جامعەشناسی لە دانشگاکاندا کە دەوێدا بە ئیستلاح خەسایسی فەرهەنگی تایبەتی جەوامع تعیین کنەندەی ڕەوتی مێژووی ئەو جەوامعان. لە موردی ئێراندا دیارە شتە بۆ ئەو جۆرە کەسانە زۆر حاسان بوو، چون دەیانتوانی قامێک لەسەر تەشەیع لە ئێراندانێنەوە بڵم بەڵێ ئێران مەسەلەن چون شیعە بۆ خەڵکەکەی و تەشەیع شتێکی تایبەتی و فلان و بێهمان پس بۆیە مەسەلەن لە ئێران شۆرشی گەلانی ئێران بەرەو ئاقارێکی ئیسلامی ڕۆیشتووە. من ئەوە شەر پێم وا بوو شتێک بەسلا تەوزایەکی ناقانەکۆنەندەیە بە دلیلی کە یەک ئەو موردی ئەوڵ نییە هەروەک باسم کرد شۆرشەکانی دیکە شەر دەواقع دەگەڵ تیۆری تاریخ جۆر دەرنهاتون. دووەمەن ئەو ئیستثناگەرایە ئەساسەن ڕوویکردێکی بە ئیسلاح زیدی تێۆریکە، چۆن تێۆری بەنا بە تعریف دەبێ بە ئیسلاح ئەرسەی تەوزیحەکەی زۆرتر لە یەک کەیسی تایبەتی بێدەنا هیچ معنای نییە مەسەلەن تێۆری فەرزان دەوڵەتی مارکس کە لە موردی مەسەلەن ئاڵمان بەکاریان هێناوە بینی مەسەلەن لە موردی ئێرانی بەکاری بێنێت لە خەرات تێۆری دەبێ حاڵت تا حدودێک جەهان شمول و قابلی شمول بێ بە مەواردی دیکەش. بۆیە ئەساسەن کاری من لە واقعدا مقابلەیەک بوو، یەک لەگەڵ ئیستثناگەرایی فەرهەنگی، دوو لەگەڵ ئەوەی کە ئێمە چۆن دەتوانین تەبینێکی تاریخی لە ئەو وەزعیەتە خاستەی کە لە ئێران ڕوویداوە بدەین. و من بەو نەتیجەیە گەیشتم کە ئەساسەن مشکل لەوە نییە کە ئێران زۆر شتێکی تایبەتیە و مجەزایە و متفاوتە و فلان و بێهمان، بەڵکو ناشی لەوەیە کە ئەو تێۆریانێکی ئێمە بەکارمان هێناون یا ئەلبەتە دیگەران بەکاران هێناون ئەوان بە ئیستلاح زیادی تایبەتی و بە ئیستلاح مختص بە یەک تەجروبەی خاصی تاریخی بوونەوە بۆژ ناتوانن تەجاروبی مێژووی دیکە لە خۆیاندا جێ بکەنەوە.
و لەو ڕۆتەدا بوو کە بە ئیسلامن لەگەڵ ئیدەی گەشەی نامۆزون و ئاوێتەی ترۆتسکی یا تۆسای نامۆزون و مڕەکەب بە فارسی بەرەو ڕوو بووم و کارم پێ کردو و لە واقعدا هێنام و بە مۆردی کەیسی ئێران لە تێزی دکتۆراکەمدا ئیستفادەم لێ کردبووە کە تەوزیح بدەم کە بۆچی شۆڕشی ئێران و ئەساسەن تاریخی مدرنی ئێران بەو شێوەی کە دیتومانە هاتوۆتە پێشێوە لەگەڵ ئەو شتێک کە بە ئیسلام نەزەریە پاردازانی مدرنیتە لە چەپ و ڕاستەوە ئینتزاریان هەبووە جۆر دەرنەهاتوە بەڵکو شتێکی دیکە بووە و نوکتەی ئەسلی لە مۆردی ئەو نەزەریەدا ئەوەیە کە ئەساسەن لەو نقطەوە دەست پێ دەکات کە بە ئیستلاح تەوسعە ینی دڤلۆپمنت هەمیشە نامۆزونەوە هەمیشە ماهێتێکی تەرکیبی هەیە لە نەتیجەدا لە چوارچێوەی ئەو تێۆریەدا تۆ قەت ئینتزاری تکراری تاریخت نابێ ینی تاریخی مەسەلەن ئینگلیستان یا ئالمانیا فەرەنسا تکرار نابێتەوە لە شوێنێکی دیکە تاریخ بە دلیلی وای کە هەمیشە حاڵەتێکی بە ئیستلاح تەعاملی هەیە ینی مێژووی فەرز بکە ئێران لەگەڵ رووسیا یا رووسیا لەگەڵ ئالمانیا ئالمان لەگەڵ فەرەنسا لەگەڵ بریتانیا مدام لە حاڵی تەعامل و دەرگیریدایە خود بە خود ئەو تەعاملە ئیمکانی تکراری تەجروبە یەکێک لەوانە لە وڵاتەکەی دیکە لەبین دەبا و دەرنەتیجەدا هەمیشە تەجاربی تاریخی ویژەگەهایکی خاصی خۆیان هەیە کە دەتوانی تەوزیحی جامە شناختیان بۆ بدەیت لازم نییە ڕجوع بکەی بە فەرهەنگ یا ئیدۆلۆژیەکی خاص پێم وایە لێرە ڕابوەستم باشترە چون ڕەنگە لە پرسیارەکانی دیکەدا بتوانم زۆرتر کۆنکرێتتر باس بکەم بەڵام نوکتەی ئەساسی ئەوە بوو کە لە واقعدا ئەو پرسیارەی کە تێزی دکتورای منی بەرەو پێش دەبر لە ذاتی خۆیدا پرسیارێکی تئۆریک بوو نەک پرسیارێکی تەجروبی و ئەو پرسیارە تئۆریکە لە واقعدا بەو شێوە خۆی نواند کە نەزەریەی تەوسعی نامۆزون و مڕەکەبی ترۆتسکی هەرچەنەوە بۆ خۆی ئەوەی ئاوا تۆزیح نادا لە کاتی خۆیدا بە دلیلەوەی کە خۆی بە مارکسیستێکی زۆر بە ئیستیلا وەفادار بە مارکس زانیوە بەڵام بە تەوری تەلویحی دەرواقع نەقدێکە لە مارکسیسمی کلاسیک بەو معنایە کە ترۆتسکی تەلویحەن دەڵا کە مارکس دەرواقع تعددی جەوامع یا تەکەسوری جەوامع وەکو محورێکی تعین کننده و علی به اصطلاح لروتی مێژوو لە بەرچاو ناگرێ و ئەساسەن تەبیینی تاریخ و پەدیدەهای سیاسی و اجتماعی لە دینامیسمی دەرونی سەرمایەوە استخراج دەکات لە حاڵێکدا سەرمایە بە تۆری واقعی لە دنیای واقعدا هەمیشە لە بە ئیستلاح بەستەرێکدا کە دەوێت تعددی مەراکزی سیاسی وەکو دەوڵەتەکان وەکو ژیۆپۆلیتیک وجودی هەیە و لە گوزەرکردن لەو مەرزە ژیۆپۆلیتیک و سیاسیانەدایە کە بە ئیستلاح دینامیسمی سەرمایە دووچاری ئینکساری تاریخی دەبێت بە ئیستلاح و بە ڕەنگهایەک دەردێت کە ئەساسەن هەماهەنگ نییە لەگەڵ ئەو شوێنەی لێی بە ئیستلاح سەرچاوی وەرگرتووە کە ئەساسەن ئینگلیستان بێت. زۆر سپاس. باسی ترۆتسکی و بە ئیستلاح ڕۆشتی نامەوزونتان کردووانە ئایا لە ڕابطە لەگەڵ ئێرانە پێشتر ئەوەیش لە رووسیا و ناڕۆدنیکەکانیش مەطرح بووە ئەو جۆرێکە من بیستومە ئایا لە ڕابطە لەگەڵ مەسەلەی ئێرانەوە بە تایبەت لەسەر مەسەلەی گەڕێنەوە من هەرێکمە بەنەوەیەک ڕەبتی بەم بە مەسایلی کوردستان وانە بە وەزعیەتی کوردستان ئەو ڕۆشتی نامەوزونە ئێوە نەتیجەگیریەکی تایبەتی لێەکەن؟ نکتەیەکی زۆر گرنگ لێرە هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە دوو تێۆریمان هەیە لە ئەندیشەی یا لە بیری مارکسیستیدا کە زۆر لێک جیاوازن بەڵام چون ناوەکانیان لێک دەچن ئەکسەرەن دووچاری ینی بینەر یا خوێنەر دووچاری کێشە دەکات ئەویش ئەوەیە کە ئەمە شتێکمان هەیە بە نێوی تەوسعی نامەوزون یا ڕۆشتی نامەوزون uneven development کەەوە چەمکێکی کلاسیکەوە هەتا لە دەورانی خودی مارکسیشدا بەکار هاتووە و معناکەشی ئەوەیە کە چون سەرمایه‌داری هاوکات لە هەموو دنیادا گەشە ناکە دیارە لە ئینگلیستان دەستی پێ کردو و دواتر بڵاو بۆتەوە بە شوێنەکانی دیکەدا یعنی لەباری تاریخیەوە هەمیشە بە ئیستلاح فاصلەیەکی زەمانی هەیە بینی میزانی تەوسعی سەرمایه‌داری لە شوێنهای مختلف و لە نەتیجەدا ئەو تەوسعی نامەوزونی سەرمایه‌داریە باعثی یەکسەری لە وەزعیەت‌های سیاسی تاریخی دەبێت کە وەزعیەت‌های تەوسعەیی دەبێت کە لە واقعدا ئەو چەمکە دەهێوێت نیشانی بدا مەسەلەن نەزەریەی وابەستگی dependency theory کە لە دەهەی 60 و 70 میلادی لە ئێرانیش
تەرەفداری زۆر بوو بەشێک لە چەپەکان مەسەڵەن خەتیسەکان پیان وا بوو کە ئەوە تەوزیح دەهەندەی وەزیەت لە ئێرانە، چون ئێران وەکو بە ئیستلاح وڵاتێک کە لە حاشیەی بە ئیستلاح تەوسعی سەرمایه‌داری جیهانیدایە هەرچی ڕاوبەتی اقتصادی و تجاری لەگەڵ مرکز لەگەڵ غەرب ئەمریکا زۆرتر دەبێ بە نوعێک وابەستەجیەکەی زۆرتر دەبێ بە دلیلی وی کە ئەو ارتباتە باعث دەبێت کە سەنایەی سەنعەتی ئەسلی و مادەر لە وڵاتێکی وەکو ئێران تەولید نەبێ، ینی پێ نەگرێ، بەڵکو مەوادی خام، ینی ئێران تەبدیل دەبێت بە تەولید کننده مەوادی خام کە دیارە ئەرزشی ئیزافەی کەمترە و ئەو رابطەیە کەماکان ئێران لە حاڵەتی عەقەبماندەگیدا دێڵێتەوە. ئەو ینی منزومی ئەو ئیدەی تەوسعی نامۆزون زۆر تاریخێکی دوور و درێژتری هەیە، بەڵام تەوسعی نامۆزون و مڕەکەب شتێکی دیکەیەوە زۆر تەفاوتی هەیە و ئەو کەلیمەی مڕەکەبە حیاتێ لێرەدا لە ناسینی ئەو تەفاوتەدا، چونکە دێرەدا نامۆزونی لە تەوسعی نامۆزون و مڕەکەبدا ارتباتی بە تەوسعی ناهەمزەمانی سەرمایه‌داری نییە، ینی ئیشارە بە ئیستلاح زات یا لۆجیک یان منطقی دەرونی سەرمایە ناکە، بەڵکو نامۆزونی ئیشارە بەوە دەکات کە لە دنیادا، یعنی تۆگە گۆی زەوی لە نەزەر بگری، هەمیشە نامۆزونی تێدا هەیە، وڵاتانی جیاوازە، زمانهای جیاوازەیە، فەرهەنگهای جیاوازەیە، دەوڵەتهای جیاوازەیە، شێوە تەولیدهای متفاوت هەمزەمان لەگەڵێک لە یەک فەزادا دەژین و ئەوە نامۆزونی بە ئیستلاح واقعیەتی اجتماعیە، ینی نامۆزونی لەو نەزەریەدا زۆر قوڵترە و بەرینترە لەو شتێک کە تەوسعی نامۆزونی کلاسیکی مارکسیستی بە ئیستلاح ئیشارەی پێ دەکات. جا لەو فەرزە بنیادەی کە دنیا هەمیشە نامۆزونە لەباری میزانی تەوسع، لەباری تعددی مەراکزی سیاسی، تعددی دەوڵەتەکان، لەباری ئێکۆلۆژی و بە ئیستلاح تەفاوتی سروشتی وڵاتانی جۆرا و جۆر و کۆمەلگاکانی جۆرا و جۆر، یەک دانە منطقی دووەم بە ئیستلاح تەولید دەبێت، ئەو منطقی دووەمەش بە ئیستلاح تەوسعی مڕەکەبە، ئەویش لەوە ڕادیە کە ئەو بە ئیستلاح شوێنانە و ئەو کۆمەلگایانەی کە لەباری تەوسعەیە و لەباری تاریخیەوە جیاوازن دەرعینی حاڵ هەمزەمان لەگەڵێک تەعامل دەکەن، ینی ارتباتی تەوسعیان هەیە و ئەو ارتباتە باعث دەبێت کە تەوسعی دەرونی خۆیان ماهیەتێکی تەرکیبی هەبێ. و من ئەوە دەتوان بە مثالێک کە ئاشناترە بۆ هەمومان تەوزیح بدەم، مەسەڵەن لە ناوی ڕسمی دەوڵەتی فعلی ئێران لە دەورانی ئینقلاب بولاوە چییە؟ جمهوری ئیسلامی و ئیسلامیک ریپابلیک. دەی ریپابلیک یا جمهوریەت پەدیدەیەکی مۆدرنە کە لە ئینقلابی فەرەنسەوە دەروا قسە چاوی گرتووە، لە حاڵێکدا خۆ ئیسلام و ئەوەی کە حاکمیت بە شتێکی ماهیەتێکی ئیلاهی هەیە و مەسەبی هەیە، خۆ ئیدەیەکە کە کاملەن بە ئیسلام مەحەلیەوە ڕیشەی لە بە ئیسلاح فەرهەنگی ئیسلامیدا هەیە. تا حاڵێکدا لە شۆڕشی 57 ئەوانە هاتون پێکەوە تەرکیب بوونەوە پەدیدەیەکی زۆر سەیر و سەمەرەیان پێکەناوە کە تێیدا دەعینی حاڵدەکە ڕەهبەرێکت هەیە کە غێر ئینتخابێ، بەڵام هەموو 4 ساڵ جارێکیش مەسەڵەن ئینتخاباتێکی بۆ ڕێسە جمهوری، لە حاڵێکدا کە تو شتێکت پەدیدەیەکت هەیە بەنێوی شارەوەندێکە دەتوانێت ڕای بدا، بەڵام لە عینی حاڵدا شوڕای نێگەهبانێکت هەیە کە بەپێی بە ئیستلاح دەسەڵاتێکی مەسەبی کە بەخۆی قاعیلە تعیین دەکات کە ئەوان دەتوانن بەچێ ڕای بدەن. خۆ ئەو پەدیدەیە پێشینەیەکی نییە تاریخی، نە ئیسلام نە دنیادا، ینی پەدیدەیەکی تەرکیبیە. یا مەسەڵەن لە ئێوە چاو بکەن لە مەسەڵەن لە ئاڵمانی ئەواخری خەڕی 19 هەرو شوێنەی کە ئەنگەلس مەسەڵەن لێی دەژێ، ئێوە تەبەقەیەکی زەمینداری زۆر مرتەجع دەبینن بە نەوی یونکر کە لە عینی حاڵدا یەکێک لە پرسرعەتترین و گەورەترین و بەرینترین پرۆژەهای سەنعەتی سازی دنیای ئەو دەم بەڕێوە دەبن. ینی ئاڵمانێک کە لەباری سیاسیەوە کەماکان بە ئیسلام نۆعێک سەڵتەنەتی مطلقەی تێدایە، بەڵام لەباری اقتصادیەوە سەرمایه‌دارێکی فوق‌العادە پێشرەفتەیە کە نهایەتەن ئەو منجەر دەبێت بە عروجی فاشیسم لە بەئیسلاح دەهای 30 ئەوانە. یا حتا لە رووسیا مەسەڵەن تۆ دەوڵەتێکی مستەبدی مطلقەت هەیە کە تێزار بێ، بەڵام لە عینی حاڵدا پرۆژەیەکی سەنعەتی سازی زۆر پێشکەوتوو ینی پڕ وزەت هەیە. ئەو تەرکیبانە بە ئیستلاح تەرکیبی بە ئیستلاح لەباری سیاسیەوە پیشا مۆدرن یا بەر لە مۆدرنیتە، بەرام لەباری اقتصادیەوە مۆدرن شتێکە کە تەوسعی نامۆزون و مڕەکەب زۆر بە ئاسانی و بە شێوەیەکی ئۆرگانیک دەتوانێت تەوزیحی بدا. بەڵام نەزەریە کە بە ئیستلاح تەبینێکی خەتی لە تاریخەیە پێی وایە کە مێژووی وڵاتەکان لە مەراحلێکی خاص تێدەپەڕێ ناتوانێت تەوزیحی بدات، چون ئەساسەن ئەو مەفاهیمەی بەکاری دێنن ئیمکانی لە خۆجیێدانی تەرکیببوونی پەدیدەکانی نییە.
و ئەوە مشکلێکی زۆر ئاساسی بۆ بە نظری من لە بەتایبەت دیارە بۆ هەموو علومی سیاسی و اجتماعی مدرن، بەڵام خۆ دیارە من چون لە ڕوانگەیەکی چەپەوە هاتوومەتە نێو قەزیەکە زۆرتر ینی مخاطبی کاری من و نەقدی من مارکسیزمی کلاسیک بووە و تێداوە دیارە و من پێم وایە بەشێکی زۆر لە اشتباهاتی استراتێژیک لە ئەرسەی سیاسیدا کە جوڵانەوەکان و ئەحزابی چەپ چ لە ئەوروپا چ لە ئاسیا لە شوێنەکانی تر کردویانە ئەساسەن ناشی لەوە بۆ کە ئەمەلی سیاسیوان و استراتێژی سیاسیوان مبتەنی بەر یەک تئۆری خەتی لە تاریخ بووە کە لەگەڵ واقعەتی ئەو بەستەرەی تێداوان فعال بوونە زۆر دەرنەهاتەوە دەرنەتیجە زۆر جار بە هەزینەیەکی زۆر گەورە تووشی شکست هاتووە. کاک دکتۆر لە کتێبەکەتا و لە نووسراوەکان تا باسی مۆدرنیتەی ئێرانی ئەەکەن. ئەم مۆدرنیتە ئەگەر بتوانین بۆ ئەوە بە هەموو پرسیارەکانی تریشمانە بگەیت، ئاگدارم هەر یەک لەم بەحسانە بۆ خۆی بۆ بەرنامەیەک ئەبێ ئەوە بە کورتیش ناکرێتەوە جێ بدرێوانە، بەڵام ئەو مۆدرنیتە کاراکترەکەی خصوصیاتەکەی پێناسە ئەسلیەکەی چییە و دیسانەوە ئایا بۆ هەموو شوێنەکانی ئێران مەسەرەن ئەجوملە لە کوردستان قابلی تامیمە؟ نکتە ئەسلیەوەیە کە لەو چوارچێوە تێۆریەکەی کە من ئەشارەم پێکرد فەرز ئەوەیە کە مۆدرنیتە وەکو جۆرێکی تایبەت لە تۆسعای سەردەمی هەمیشە ماهەیەتێکی تەرکیبی هەیە، ینی لە سەتێکی ئینتزاعیدا هەمیشە ماهەتی تەرکیبی هەیە تۆسعا. ئەوەی کە لە شوێنێکی تایبەت ئەو ماهیەتە تەرکیبی عناسوری ئەسلی تەشکیل لە هەندەی چن، ئەوە شتێکە کە پیشاپیش ناکوترێت تێۆریدا، ینی تێۆری کاریشی ئەساسەن ئەوە نییە، چون بەڵەخەرە تێۆری بەنا بە تعریف دەبێت ئینتزاعی بێت. بەڵام وەختێک کە تۆ لەو فەرزە ئەساسیەوە دەست پێ دەکەی دوایی دێی و چاو لە بەئیسلا ئەو دینامیسمە دەکەی کە ئەو پەدیدە تەرکیبیانەی بە وجود تێناوە شناسایان دەکەی. مەسەڵەن لە مۆردی ئێرانی دەورانی زمانی شادا کە بە بڕوای من دەتوانێت تەوزیحگەری ئینقلابی 57 بێ، تۆ لە واقع تەرکیبێک دەبینی لە دەوڵەتێکی ماقبلی مۆدرن، بەڵام اقتصادێکی بە سرعات سەرمایه‌داری شده یا سەرمایه‌داری کە بەنا بە تعریف مۆدرنە و ئەو دوو بە ئیسلا پەدیدانان نەهایەتەن دەتەناقضدان، چون سەرمایه‌داری بەنا بە تعریف ئەفراد لە باری سیاسی و حقوقیەوە بەرابەر فەرز دەکات بۆی کە بتوانن واردی عەرسەی کاری مزدی بن، واردی بە ئیسلا قەرارداد نووسین بن، چون قەرارداد نووسین بینی کارفەرما و کارگەر هیچ معنایەکی نییە ئەگەر ئەو دوو نەفەرە لەباری ڕسمیەوە بە ئیستلاح وەکو بە ئیسلا فەردی حقوقی بەرابەر چاوان لێ نەکرێت. یعنی لەو لە حەزەوە لە عەرسەی بە ئیستلاح حقوقیەوە ئازادە، بەڵام لە عەرسەی سیاسیەوە دەوڵەتێکی مستەبدی مطلقە دەرواقع ڕشێفی لەسرە و ئەو تەزادە ئیجتیماعی نەهایەتەن بە بڕوای من مۆتۆرین بە ئیسلام محرکەی ئینقلابی 57 بوو، ئەوەی کە دواتر کە چۆن ئیسلامیەکان توانیان هێژمۆنیک بن، ئەوەش بەحسێکی دیکەیە کە دەتوانین باسی بکەین. لە مۆردی کوردستاندا پرسیارەکەی پێشوشتان باستان کرد ببوورە من فریان نەکەوتم باسی بکەم، بەڵە لە مۆردی کوردستانیشدا پێم وایە ئەو بە ئیسلام نەزەریە کاملەن بە ئیسلاح مەوزوعیەتی هەیە و دەتوانێت زۆرشت تەوزیح بدا. مەسەلەن هەر وەک چۆن لە رووسیەیەکی دواکەوتوو ئێمە دەبینین هێزێکی زۆر ڕادیکاڵی سیاسی و پێشکەوتو مەسەلەن وەکو بۆلشیویکەکان توانیان دەستی باڵا بگرن، عەلاڕەغمی وەی کە لەباری ئیجتیماعی و اقتصادیەوە جامعەی رووسیا ئەو کات بە تۆری گشتی زۆر دواکەوتو بوو، ئەوەش دەتوانێت تەوزیح بدا کە چۆن لە کوردستانێک لە هەڵامە باسی ئێران دەکەین، لە ڕۆژهەڵات کە لە واقعدا حاشیەی ئێرانە و ئێرانیش بخۆی حاشیەی سەرمایه‌داری جیهانیە، ینی لە حاشیەی حاشیەدا تۆ جوڵانەوەیەکی زۆر ڕادیکاڵی چەپی مارکسیسی دەبینی کە حدەقە لە دەهەی 80 میلادیدا خۆی لە کۆمەڵەدا بە ئیستیلاح بەیان دەکرد. تەوزیحی ئەوە چۆن دەکرێت لەباری جامعەشناسی نەزەریەوە بدەین کە لە حاڵێکدا حاڵا من لە زمانی مارکسیزمی کلاسیک استفادە دەکەم، لە حاڵێکدا زیربەنای ئەو جوڵانەوە سیاسیە لە واقعدا هێستا مەوجود نییە، چۆن ڕووبەنایەکەی دەتوانێت ئاواگەشە بکە. ئەم پێم وایە ئەو پرسیارە فقط لە حاڵەتێکدا پرسیارە کە ئێوە ینی ئێمە لە تێۆرێکی خەتی تاریخی استفادە بکەین. لە حاڵێکدا وەختێک لە تێۆری تۆسعی نامەزون و مڕەکەب استفادە دەکەین، ئەساسەن ئەوە هیچ کێشەیەکی نەزەری بۆمە پێک ناهێنیە، چون ئەمە ئینتزارمان نییە کە هەمیشە بینی زیربەنا و ڕووبەنا ارتباطێکی مستەقیمی خەتی هەبێ. اتفاقانێکێک لە مەفاهیمێک کە ترۆتسکی بەکاری دێنێت لە تەوزیحی ئینقلابی رووسیەدا شتێکە بە نێوی ئیمتیازی قەبماندەگی،
یعنی ئەو تەوزیحی ئەوەیە کە عقبماندگی لەباری بە ئیسلاح اقتصادی یا تۆسعی سەرمایه‌داری حتا دەتوانێت ئیمتیازێکی تاریخی بێت بۆ بە دلیلی وە کە وڵاتێکە لەباری اقتصادیەوە عقب افتادەترە هەمزەمان دەسترسی هەیە بە پێشکەوتوترین مەحسولاتی سەرمایه‌داری لە شوێنێکی تر. یعنی مەسەلەن رووسیای تەزاری یا حتا ئێران لە دەورانی شادا خۆ پێویست نەبوو 300 ساڵ تەوسعی سەرمایه‌داری وەکو ئینگلیستان تەجروبە بکە بۆی کە بتوانێت مەسەن کارخانەیەکی تەولیدی دانێ. دەیتوانی ئەو کارخانە سەنعەتە یەکسەر لە ئینگلیستان بکرێ بێنە لە وەسەتی جامعەیەکی بە ئیستیلا پیشە سەرمایه‌داری لە ئێراندا بیچێنێ کەماکەن کە هەم تەزار ئەوەی کرد هەم شا ئەوەی کرد. خۆ لە کوردستانی شەر بەو پێیە ینی بۆی کە ئێتۆ هێزێکی پێشکەوتوی ڕادیکاڵی سیاسی تەبێ پێویست نیە ڕابوەستی کە جامعەی کوردستان مەسەڵەن بگاتە ئاستی تەوسعی اقتصادی ئالمانیا ئینگلیستان یا فەڕەنسا جا دوایە حیزبی سیاسی کە متەنازرە لەگەڵ ماهیەتی تەبەقاتی و جامعەیەش تەولید بێ بۆ بە دلیلیوە کە کوردستانیش وەکو هەموو شوێنێکی تر باوجودێکە عقب افتادەیە بەڵام لە شوێنی تر خۆ پێشکەوتن هەبوو وانی آخر ئەو مەحسولاتی نەزەری ئیدۆلۆژیکە کە وڵاتانی دیکە لە ڕوتی تەوسعی تاریخی خوان بەدەستیان هێناوە خۆ دیوارێکیان لە دەوری نەچێشاوە ئەوەش شوێنی تریش دەسترسیان بەو شتە هەبوو هەر وەک چۆن مەسەلەن ناسیۆنالیستای ئێرانی لە دەورانی مەشروتیەت ڕانەوەستاون کە ئێران بێتە سەرمایه‌داری و دوایە بەحسی میلەت بکەن وەکو ئیدۆلۆژی مەسەلەن بورژوایی بەڵکو ئەوان چاوان ئینقلابی فەڕەنسا و ژاکۆبێنەکان کردەوە دیتویانە چۆن تەولیدی دەوڵەتی میلی مەسەلەن لە فەڕەنسا باعث بوو کە فەڕەنسا لە مقابل ئینگلیستانی سەرمایه‌داریدا خۆی ڕابگرێت دەرنەتیجە دیسکۆرس یا گفتمانی میلیگەرایانە لە واقعدا دەبێتە ئەبزارێکی دیفاعی لە ئەرسەی ژێۆپۆلیتیکدا بەبەوەی کە مەبنای ئیجتیماعی و تاریخیەکەی ئیلزامەن مەوجود بێ لەو شوێنێکی ئیستفادەی لێ دەکرێت لە کوردستانیش هەر بەو شێوەیە اتفاقاً ئێمە ئەخیراً لەگەڵ هاوڕێیەک مەقالەیەکمان نووسیوە هیوادارم بە زووی چاپ بێت لە موردی ناسیۆنالیزمی کوردی و بە تۆری مشخص بە ئیستیلاح عروج ئوفولی کۆماری کوردستان لە 1946دا و ئێمە دەمانهەیە تۆزیع بدەین کە چۆن لە کوردستانێکی دەورانی کۆمار کە ڕاوابەتی فێودالی و عشیرەی ڕاوابەتی غاڵب بۆ لە کوردستان ئێمە پەدیدەی کۆمارمان هەیە ینی جمهوری کە بەنامە تعریف هەروەک باسم کرد پەدیدەیەکی کاملەن مدرنە مبتەنی بەر ئیدەی شەهروەندە و شەهروەندی بەرابەرە بە ئیستیلاح و ئێمە دەمانهەیە دەسترادەوەدا نیشان دەدەن کە چۆن تۆسعی نامەزون و مڕەکەب دەتوانێت هەم بە وجود هاتنی کۆمار تەوزیح بدە ینی ئیمتیازی تاریخی عقبماندگی کوردستان ڕۆژهەڵات بە تایبەت مکریان و هەم تەوزیحی سقوتی زۆر حاسانی کۆمار بدە بۆ بە دلیلیوە کە ئەو پەدیدە سیاسی مدرنە دەرواقع لەسەر قاچی غێری مدرن ڕاوەستا بوو بناغەی دیفاعی و سیاسی کۆمار وەکو پەدیدەیەکی مدرن چینێکی پیشان مدرن یا غێری مدرن بوو کە عبارەت بوو لە ئاغاوەت و بە ئیستیلاح ڕاوەتی عەشیرەی و فێودالەکان و ئەوان بەنابە تعریف مەنافعی اقتصادی درێژماوەی خۆیان لە چوارچێوەی پەدیدەیەکی مدرن و سێکولار و لەباری سیاسیەوە بەرابەری هێنەر وەکو کۆمار نەدەدۆزێەوە و فقط بە دلیلی یەک بە ئیستیلاح تەغییراتێکی مەقطعی ژێۆپۆلیتیک بێدەسەڵاتی شا حزوری ئەرتەشی سوور لە ئێران ئەوان بە تۆری مەقطعی مەنافعی خۆیان هاوسوو دەدید لەگەر کۆمار بە تایبەت کە چون دانهەویست نەکەونە ژێر کۆنتترۆل یان نفوزی حکوومەتی میلی ئازەربایجان چون لەوێ کۆمونیستەکانی نزیک لە رووسیا زۆر هێژمۆنیکتر و دەسەڵاتیان زۆرتر بوو و ئیسلاحاتی ئەرزی زۆر رادیکاڵیان بەڕێوە دەبرد بۆش ئەو چینە دواکەوتووە لەباری ئیجتیماعی و سیاسی لە کوردستان قازانجی خۆیان لەوەی دادەدید کە کۆماری کوردستان بپارێزن بە دلیلەوە کە نیان دەویست ببن بە زائیدەی یا ژێڕشێفی حکوومەتێکی زۆر رادیکالتری کۆمونیستی کە دەیتوانی بە ئیسلا ئەوان خەلئیەت بکات لە مەبانی قودرەت و سروەتیان بە مەحزیوە کە ئەو شەرایەتە لە نێوچوو هەمویان یا زۆربیان پشتیان لە کۆمار کرد و داواخەدا کۆمار نەیتوانی مقاومەت بکات ینی مەبەستمەوەیە کە تەوسعی نامەزون و مڕەکەب دەتوانێت زۆر بە ئاسانی بێوە کە دووچاری تەناقوزی دەرونی بێ هەم عروجی کۆمار و ناسیۆنالیزمی کوردی وەکو پەدیدەیەکی مدرن تەوزیح بدە و هەم نیشان بدا کە چۆن پەدیدەیەکی مدرن لە بەستەرێکی ئیجتیماعی پیشا مدرن دەتوانێت پێ بگرێ بەڵام لە عینی حاڵدا دەرواقع زعفەکان یا ئاسی پەزیرەکانی ئەو پرۆژێژ هەر بە دلیلی ئەو تەناقوزی بە ئیستیلاح تاریخی و ئیجتیماعی بە ئیستیلاح تەوزیح دەدا
زۆر سپاس کاک دکتۆر کامران. هیوادارم ئەو مەقالەوە کتێب بڵاو بێ ئێمەش بتوانین توێژێک بکەین بۆ تەوزیحی زیاتر لەسەر مەسەلە زۆر جالبە. کاک دکتۆر، ئێوە هەر کەسێک بە سایتی زانکۆی ساسێکس کە ئێوە لەوێ وەکو مامۆساکارەکەن بچێت ماشایکە یا هینەکانی خۆتان لەسەر مەسائلی جۆرا و جۆر نووسراوەتان هەیە، مەقالەتان هەیە، کارتان کردووەوانە زۆر ڕەنگینە لە شریعەتی و بە ئیسلاح ئیسلامی سیاسی و بیگرە تا چەپ تا قەیرانی خاوەن ڕۆژهەڵاتی هەتا مەسەلەی بە ئیسلاح مشکل بوون و مۆجلبوونی ئینتەرناشناڵ بە ئیسلاح کە لەو بەشەشای خۆتان مامۆستان وانە چی فۆکۆسی ئەسلی ئێوەیە، تەمەرکوزی ئەسلی ئێوەیە لە کارەکانتانە و چی ئەمە بە یەک ڕەبتەدا کۆی ئەکاتەوە ئەوانە؟ ئایا پرۆژەیەکی سیاسی یان نەزەری لە پشتێتی؟ بە ئیسلا فەسلی مشتەڕێکی تەواوی ئەو کارانەی من تا ئێستا کردومە نەهایەتەن دەگەڕێتەوە سەر تەلاش بۆ تەوزیحی نەزەری تەجاروبی غەیری غەربی لە مۆدرنیتە. ئەگە بمهوێت تەوسیفی بکەم، یعنی ئێمە چۆن دەتوانین تەوزیح بدەین کە گەشەی مۆدرنیتە یا مۆدرنیتەی سەرمایه‌دارانە بە دەقیقتر بڵین لە دنیای غەیری غەربی، لە دنیای غەیری ڕۆژاوی یا بڵین غەیری ئوروپایی ئاوا جیاوازە لەگەڵ ئەو شتەی لە ئوروپادا ڕوویداوە. هەڵبەت ئەگەر بمە فۆکوس زۆرتر بکەم لە نێو خودی ئوروپاش دقیقاً ئەو مشکلاتی پێشتر لە رابطە لەگەڵ ئێران یا رووسیا چین باسم کرد هەیە. مەسەلاً هەرەوەی کە مثالی فەرەنسا هێناوە کە ئینقلابی بورژوا دموکراتیک هیچ بورژوازی نەبوو ئەسڵەن، یا چۆن فاشیزم لە قەلبی ئالمان لە دەورەیەکدا کە ظاهیرەن مەسەلاً لیبرالیسم وەکو ئیدۆلۆژی سەرمایه‌داری دەستی باڵای هەبووە چۆن پەدیدەیەک وەکو فاشیسم ڕوویداوە، یا بۆ ئوروپایەکان وڵاتانی ئوروپای دوو شەڕی جیهانیان بەخۆیانەوە بە دنیادا تەحمیل کردو کە دەیدا بەدەیان ملیۆن کەس کوژراوە. یعنی مەبەستمەوەیە کە وەختی ئێمە دەڵێن ئوروپا ئەوە بۆ خۆی کێشە سازە، چون ئوروپا یەکدەست نییە و نەتەنها یەکدەست نییە بەڵکو کێشەی وە شەڕی مانونەمانیان لەگەڵ یەکتر کردووە. بەڵام سەرجەم تەجروبەی مۆدرنیتە لە ئوروپادا بەو جۆرەی ئێمە دەیبینین لەباری سازماندەهی ئیجتیماعی و سیاسی ناوخۆیانەوە دەبینین زۆر جیاوازە. وەختێک لێرە مەسەلاً لە ئوروپا دموکراسی هاینەوەی لیبرالی زۆر شتێکی جاافتادە و بە ئیستیلاح تەبیعی بووە. ئێمە دەبینین ئێستاش مەسەلاً هەر ڕشتەیەکی دانیشگاهی کە لە موردی خاوەرمیانەدا بێت بچی حتمما یەک دوو واحدیان هەیە لە موردی مەسەلاً استبداد، ینی ئۆتۆریتاریانیزم. بۆچی مەسەلاً ئەمواجی بە ئیسلا دموکراتیزە بوون کە دنیای داگرتەوە ئوروپای شەرقی دوای ڕوخانی سۆڤێت نەگەیشتۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆ ناگاتێت چ شتێک هەیە کە لە ئێران یا لە میسر یا لە عێراق یا لە سووریا نازام لە عەرەبستان دژە یان بە ئیستیلا لەمپەرێکە لە بەرابەر دموکراتیزە بووندا. بۆیش دەواقع کاری تاقیقی من فۆکوسی کردووە لە لایەنەکانی جۆرا و جۆری جیاوازی تەجروبەی مۆدرنیتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا وڵاتانی غەیری غەربی لە مقایسە لەگەڵ غەربدا. و مەسەلاً لە عەرسەی ئیدۆلۆژیک من هەویستمە نیشان بدەم کە چۆن ئیدەی تەوسعی نامەزون و مڕەکەب دەتوانێت تەوزیح بدا کە ئیسلامی سیاسی دەستی باڵای پێدا کردو لە شۆرشی ئێران. و مەسەلاً ئێوە ئیشارەتان بە شەرعەتی کرد، من چەند نیشان دەدەم کە چۆن شەریعەتی یاسن ئیدەی ئیسلامی ئینقلابی کە هەم ئەو هەوە هەم خومەینی بەیانیان کرد بەرخلافی ئەو شتێک کە بەشێکی زۆر لە چەپ بیر دەکاتەوە سرفەن تەولید و باستەولیدی ئیسلام لە مانای بە ئیسلا فقهی کە لە مەدانیە، بەڵکو هەردووکی ئەو کەسانە هاتوونە گۆڕانکاریهایەکی فەوقڵادە ڕادیکاڵیان بە فقهی تەشەیعدا ئیجاد کردووە. مەسەلاً من هەر یەک نمونەتان بۆ دەڵێم، مەسەلاً تا زمانێک کە خومەینی ئیدەی حکوومەتی ئیسلامی مەطرح کرد بۆ 1400 ساڵ تەشەیع معتەقد بوو کە مەشروعیەتی حکوومەت هیچ دەوڵەتێک مەشروعیەتی نییە لە دەورانی غەیبەتی مەهدی ئیمامی 12 شیعەیان، و بەو دەلیلەش ئەوان هیچ وەخت خۆیان مستەقیم دەرگیری سیاست و دەوڵەت نەدەکرد لە قەراغە و ڕادەوەستان. تا حاڵێکدا خومەینی هات دروست عکسی وی کوت کوتی ئێوە 1400 ساڵ درۆتان کردو و ئیشتباتان کردو بە فەقیهەکانی دیکە شیعەیگا کوت لە کتێبی حکوومەتی ئیسلامی. ئەو دەڵا بە پێچەوانە لە دەورانی غیبەتی ئیمامی 12هەمدا
اتفاقاً پێویستە مەلا و ئایەتوڵا و بە ئیستیڵاح ڕوحانیەت حکوومەت بەدەست بگرێت تا زەمینە ئامادە بکا بۆ زوهوری مەهدی و ئەساساً ئیدەی حکوومەتی ئیسلامی خومینی لە واقعدا بە ئیستیڵاح ڕەڤیزیۆنیسم ئەگەر کەلیمەی مارکسیستی بەکاربێنم ڕەڤیزیۆنیسمێکی فەوقڵادە عەمیقە لە تەشەیعدا یا مەسەلەن شەریعەتی دێ دەڵات جامعەی بی تەبەقەی تەوحیدی یعنی ئەساساً سوسیالیزم یا مەسەلەن دەڵا ئیمامەت بەڵام وەختێک تەوزیحی دەدا دەبینی دەگەڵ حیزبی پێشڕە و ئاوانگاردی بۆلشویکەکان هیچ فەرقێکی نییە چیان کرا و دوو کەسە ئەوان هاتوون لە واقعدا زمان و پوستە یا بڵین جلوبەرگی ئیسلامی بە ئیسلا دیسکۆرسی سیاسی خوان ڕاگرتووە بۆی کە لەگەڵ مخاتەبی خوان بلافاصلە بتوان ارتباطی سیاسی بەرقەرار بکەن بەڵام کاکڵەکەیان گۆڕیوە و شریعەتی ئەوەی زۆر بە وەزوح دەڵا من هیچ کارێک ناکەم کە جیاوازە لەو شتەی پێغەمبەر کردی ئەویش ئەوەیە کە ئێمە بە ئیستیڵاح پوستەی ئەو مەفاهیم ئەسقەبل موجودە ڕادەگرین بەڵام دەرونیان دەگۆڕین و مەسەلەن لە جێکدا دەڵا مەسەلەن چەمکی ئیمامەت کە لە تەشەیعدا ئیستفادەی لێکراوە و نایە بیگۆڕێ کاتە شتێکی دیکە بەڵام لە تەوزیحەکەیدا ئیمامەت تەبدیل دەکا بە ئیستیڵاح بە ئەو شتێکە بە ئیسلام لێنین مەسەلەن دەچی بەعاتکەریدا دێڵا کێ دەڵا ئەمە دەبێ هەستەیەکی ئینقلابیونی حرفەیمان هەبێ کە تەبەقەی کارگەر ڕاهنمون بکەن بە تەرەفی شۆڕشی سیاسی چون تەبەقەی کارگەر ئەگەر لەیگەڕێی بە وشیاری اتحادیەی خۆی فقط بە ئیستیڵاحی دەتوانێت لە سەطحی سنفیدا فعال بێ یعنی جایگایەکی تایبەتی تعریف دەکات بۆ حیزبی سیاسی و بۆ فعالینی حرفەی سیاسی شریعەتیش عینی ئەو شتەی دەکات بۆ ئیسلامی سیاسی بەڵام لە کەلیمە ئیمامەت استفادە دەکات نابڵا ئێمە حیزبێکی ئاوانگاردین مەسەلەن بۆیش لەگەڵ جامعەیەکی کە لە ڕەوتی گۆڕانکارێکی زۆر خێرا و سەریعی ئیجتیماعی و سیاسیدایە و هێشتا فەرهەنگی ئەسقەبول مەوجود نەیتوانێت خۆی لەگەڵ گۆڕانکاری ئیجتیماعی تەطبیق بداوە ئەو فەرهەنگە ڕیشەی بە ئیسلاحەیە ئەوان دێن لە هەمان زمانی و فەرهەنگەی استفادە دەکەن بەڵام بۆ پێشبرنی پرۆژەیەکی زۆر جیاواز لەو شتێکە ئیسلامی فقاهەتی پێشتر هەیبووە و من پێم وایە مەسەلەن ئەو زۆر تەوزیحگەرە لەوەی کە بۆچی ئەوان توانیان خەڵک جەزب بکەن بەڵام چەپی مارکسیستی نەیانتوانێت چون ئەوان زمانەکەیان ئەو زمانە نەبوو کە بە ئیسلا توودەها بە قەولی معروف بلافاصلە لەگەڵ ئەو حساسەت‌هایی فەرهەنگی و ئیدۆلۆژیکی وان بە ئیسلا کلیک بخوا یعنی بتوانێت دەرگیر بێ و بەڵام هەمووی ئەوەم بۆ ئەوە کوت کە بڵام هەم حتا لە خومینیدا یا لە شریعەتیدا ئەو شتێک کە تێدەبینی ئیدۆلۆژیەکی تەرکیبیە مڕەکەبە عناسورێک لە بە ئیسلا ڕادیکالیسمێک کە تعلقی هەیە بە دنیای مدرن لەگەڵ فەرهەنگێکی ئیسلامی کە 1400 ساڵ تەمەنی هەیە تەرکیب دەکەن و لەو مەڵغەمەیە شتێکی تازە دێتە دەرێ و ئەو شتە تازەیە قابلی تەنەزول نییە نەبە ئەو بە ئیسلا عناسورە مدرنەی کە تێدایە نە بەو عناسورە ئیسلامی یا پیشا مدرنەی کە تێدایە چون ئەسن شتێکی ماهیەتەن جەدیدە و ئەوە لە موردی تقریبان هەموو تەجاربی مدرنیتەدا لە دنیادا مەسەلەن سادقە هەروەی کە مەسەلەی رووسیان بۆ باسکردن مەسەلەی وای کە لە چین مەسەلەن حیزبێکی کۆمونیست مەبنای ئیجتیماعیەکەی تەبەقەی دێخانە کە بنا بە قەولی مارکس ئەساسا ناتوانێت انقلابی بێ یا سوزام لە ئالمان طبقەیەکی زەمیندار دەتوانێت ڕەهبەری مەسەلەن اقتصادێکی سەرمایه‌داری بەدەستەوە بگرانی ئەوانە هەمیشە مایەتێکی تەرکیبیان هەیە کە لەگەڵ تێوەری خەتی تاریخ بە ئیسلا جۆر دەرنایە بۆیە ئەگە بگەڕێمەوە سەر ئەسلی سوالەکەتان کاری من ئەساساً ئەو شتە یەک شتە تیاندا هەیە کە دەهێوێ نیشان بدا ئێمە چۆن دەتوانین تەوزیح بدەین لەباری تاریخی و لەباری ئیجتیماعی ئەو جیاوازی تەجروبەی تاریخی لە وڵاتانێکی غێری غەربی و غێری ئوروپایی لەگەڵ ئەو شتێکە لەوێ ڕوویداوە. زۆر سپاس کاک دکتۆرگیان. کامران جەنابتان لەسەر کوردستان زۆر کارتان کردووە چ مەسەلەی ڕۆژاوا چ تزەکانی ئۆجەڵان چ ئەم مەسەلەی کە تازە ئیشارەتان فەرموو لە رابطە لەگەڵ کۆماری کوردستان لە زۆر وتوێژە لەسەر زۆر نووسراوە لە زۆر کارەکانتان هەرەکمە بزانم ئاخرین بە ئیسلاح خوێندنەوەتان بەرداشتان لەم وەزعیەتە عمومیە لە کوردستانە ئایا
لە بەشەهای جۆرا و جۆرا شتەیەکەیە کە بتوانن بە کورتی باسی بکەن کە بینەر و بیسەری رادیۆ دیالۆگ بتوانێت کەڵکی لێ وەربگرێ و بیری لێ بکاتەوە؟ من دەتوانم ڕەنگە زۆر بە کورتی باسی دوو خاڵ بکەم. یەک ئەو چوارچێوە نەزەرەیە کە من تا ئێستا باسم کردوتە ساین ئامۆزون و مرەکەب، من لە کارەکانی ئەخیری خۆمدا بەکارم هێناوە بۆیە کە لەبارەی میلەت، پەدیدەی میلەت وەکو پەدیدەیەکی مۆدرن نەزەریە پەردازێکی جدید بکەم، ینی تەوزەیەکی جدید لە میلەت و ماهیەتی ئیجتیماعی تاریخی میلەت بدەم. بەپێی ئەو تەوزیحە یا بەپێی ئەو ڕوویکەردە لە واقعدا بە بڕوای من دەکرێت هێندێک ڕۆشنگری بکرێت لە موردی وەی کە بۆچی مەسەلەن جوڵانەوەی میلی لە کوردستان وا پارچە پارچەیە و چەندین هێز و جوڵانەوەی جۆرا جۆر هەیە و حتا ئەو جوڵانەوانە بەعزەن دەگەڵێک توش کێشن تا حەدی مەسەلەن شەڕی چەکداری. وەوە پرسیارە بە بڕوای من جێگای خۆیەتی، چونکە خودی ئەو کەسانە هەمیشە باسی کورد دەکەن، وانیەخە دەڵێنەوە هەموو کوردین یا هەموو کوردن، یا مەسەن دەڵێن ماڵی کورد یەک بخەین، ئەنەهوو کە مەسەلەن شتێک بە نێوی کورد هەیە واحدە و بە ئیستلاح یەکە و فقط مەسەلەن هێک سەری فاکتۆری دەرەکینە کە باعث دەبنەوانە ئەو میلەتەیە ئەو پەدیدەیە بە ئیسلام متفەرق بێ. تا حاڵێکدا لەباری تێۆریکەوە گە چاو لێ بکەین دەبینین کە ئەوەڵەن میلەت پەدیدەیەکی مۆدێرنە، ئەوەی کە مەسەلەن ناسیۆنالیزمی کوردی پەدیدەی میلەتی کورد دەباتەوە مەسەلەن کاوەی ئاسنگەر و نازان مادەکان و فلان و بێمان، هیچ تەفاوتێکی ماهەوی لەگەڵەوەی نییە کە مەسەلەن ئێرانەکان پەدیدەی میلەتی ئێران دەبەرنەوە شاهنامە و نازام کوڕوش و فلان و بێمان، هەردووچان بەیەک ئەندازە بە بڕوای من لەباری عیلمیەوە نادروستن. میلەت پەدیدەیەکی مۆدێرنە حدی 100-200 ساڵی عمرە و ئەگەر ئەوە قبول بکەین دەبێت دوایە تەوزیح بدەین کە چه تاغیراتێک چه بەستەرێکی ئیجتیماعی تاریخی سیاسی ئەو پەدیدەیە بە ئیستیلا بە وجود هێناوە و ئەگەر ئەو مؤلفانەی ئەو بەستەرە وجودی نەبێ یا بە شکلێکی دیکە خۆی نوان بێ لە شوێنێک وەکو کوردستان یا ئێران یا تورکیا هەر شوێنێکی تر، ئەواقبی ئەوە چه دەبێت بۆ پەدیدەی میلەت؟ یەکێک لە گرنگترین شتایە کە مۆدەرنیستەکان ینی ڕوویکردی مۆدەرنیستی بە پەدیدەی میلەت ئەوەیە دەڵێن بەئیسلا باز دەکەن ئەوەیە کە لە واقعدا میلەت رابطەیەکی تەنگاتەنگی لەگەڵ دەوڵەت میلەت هەیە، ینی بە ئیستیلاح معیاری میلەت بوون بە نەوعێک دەوڵەت هەبوونە. بۆ چونکە ئەساسەن ئەوە دەوڵەتەکە میلەت دروست دەکەن، نە هەمیشە بە پێچەوانە. ینی مەسەلەن ناسیۆنالیزمی ئێرانی یا میلەت ئەو جورەی ناسیۆنالیزمی ئێرانی دەیڵا هەمومان دەزانین وجودی نەبووە، ئەوە ڕەزاخانە کە بە زەبری خشونەتێکی بێپایان ئەو شتەی بە ئیستیلاح تەحمیل کردەوە دروستی کردەوە. دیارە قەت لە شوێنێکی وەکو کوردستان یا مەسەلەن شاید خوزستان ئەوە جێ نەکەوتووە بۆش جوڵانەوەی میلیمان هەیە دژی ئەو شتە، بەڵام خوب لە بەشێکی زۆری ئێران ئەو شتیان بە نەوعێک دروست کردەوە بە ئیستیلاح باستەولیدیان کردەوە. لە موردی کوردستاندا چۆن ئێمە بێدەوڵەتین، نەهایەتەن ئەو مەسەلەی دەوڵەت و میلەتە هەمیشە حاڵەتێکی دیالکتیکێکی زۆر پیچیدان هەیە، یان لە عینی حاڵدا کە دیسکۆرسی کورد وەکو میلەتێکی واحد زۆر جێکەوتووە، بەڵام پایهای عینی و مادی ئەو شتەی لە واقعدا نامەوجودە. بۆیش ئێمە دەبینین کە مەسەلەن دوو حیزب کە ئەگە بەرنامەکانی سیاسیان بخوێنەوە هیچ تەفاوتێکیان لە هیچ بارێکەوە، چەشمەندازیان بۆ داهاتی کوردستان تەفاوەتی نیە، استراتێژیان تەفاوەتی نیە، بەڵام لە مقابل یەکدان و هەردووکشیان بە ئیستیلاح ئرجاع دەدەن بە بەرژەوەندی باڵای میلەتی کورد. دێ ئەگەر ئەوان هەردووچیان یەک بەرژەوەندی نمایندگی دەکەن و هەر یەک میلەتیشێدی ئەو تەفاوتەوە ئەو کەشمەکەشە لەسەر چیە دقیقەن. ئەمن پێم وایە مەسەلەی دەسەڵات خوازی یا مەسەلەن مەنافعی خاص تا حدێکی معەن دەتوانێت ئەو چەند بارەکێ تەوزیح بدە. نەهایەتەن نەبوونی دەوڵەتێکی کوردی لە ماهیەتی خۆیدا تەوزیعگەری نەبوونی میلەتێکی هاوئاهەنگیش هەیە هەمزەمان و ئەوەی کە ئەوە بە ئیستیلاح بە بڕوای من لە سەتحی جامەشناختیەوە دەرک بکرێت زۆر یارمەتیدەر دەبێت لەوەی کە چۆن لەگەڵ ئەو شەقە بوونە یا ئەو جیاوازیانە بەرخورد بکەین، چون مادام تۆ لەسەر فەرزێکی غەڵات ئەمەلی سیاسی تەبیین دەکەی، خب تەبیعەتەن هەر نەتیجەی نامەطلوبیشی لێ وەردەگری.
ئەوە یەک مەسەلەی دووەم کە بە بڕوای منەوە چارچێوەیە کە من باسم کرد دەتوانێت زمینان دەمێ بڵام ئەو بەحسێک ئێستا باسم کرد لە مەقالەیەکدا زۆر دقیقتر و لەخەرە مفەسەلتر تەوزیحم داوە کە بە فارسیش تەرجمە بووە و خوێنەران ئەگەر ویستیان دەتوان بەرحاڵ مراجعی پێ بکەن بەنێوی ڕامزگۆشایی ئەز ژانوسێ مدرن و دەدەستڕەستدایەوە بەخەرە دەتوان بخوێنەوە. مەسلەی دووەم کە بە بڕوای من ئەو بەحسانی تا ئێستا باسم کردەوە لەباری نەزەریەوە دەتوانێت یارمەتی دەربێ لە تەوزیحی مەسائل یا حتا لە سیاست گوزاری مناسب نەختێکە کە من مەسەن لە ئیدەی ئۆجەلان لە کۆنفێدرالیسمی دموکراتیک کردومەوە بە کوردی بە فارسیش تەرجمە بۆتەوە چاپ بووە و من دەمهەوێ بە ئیسلا لەو بەحسەدا نیشان بدەم کە چۆن کۆنفێدرالیسمی دموکراتیک وەکو پرۆژەیەکی پێشکەوتوو دموکراتیک لە بەسلا ئەرسەی سیاسی مبتەنی بەر یەک سەری فەرزهایی یا یەک فەرزی بەئیسلا غەڵەتە یا حەدەقەل بە ئەندازەی کافی تەوەجوی پێ نەکراوە. ئەویش ئەوەیە کە تێوەری دەوڵەت لە لای ئۆجەلان وەختێک ئاساری ئۆجەلان دەخێنەوە دوو نەزەریە دەبینی، ینی ئەو تەناقوزی بینی و دوو نەزەریە هیچ وەخت بە شێوەیەکی بە سەراحەت تەوجوی پێکراوە نەحەل بوو. مەسەڵەن ئەو لە تێوەری ئۆجەلان لە موردی عروجی دەوڵەتدا دەوڵەتی سومێر ئێمە ڕوویکردێکی بە ئیستلاح ئەو شتێم پێ دەڵم ئینتراکتیڤ یا تەعاملی دەبینین، ینی ئەو تەوزیح بە ئیسلاح دەڵا کە ئەوەڵین دەوڵەت لە مێژوودا دەوڵەتی سومەر بووە کە ئەو دەوڵەتە ناشی دەرواقع لە گەشەی اقتصادی بووە. ئەو گەشەی اقتصادیە بە ئیسلا کەشاوەرزی بە وجود هێناوە، کەشاوەرزی مازادی سەرەتی بە وجود هێناوە، مازادی سروەت بۆتە مەبنای تەولیدی تەبەقات دەچین لە جامعە و دەوڵەتیش بەنا بە تعریف نمایندەی بە ئیستلاح چینی بە ئیسلا پەدیدەیەکی چینایەتیە دەوڵەت. لەو زمینێدا هیچ تەفاوتێکی نییە لەگەڵ تێوریهای کلاسیکی مارکسیستی کە دەرواقع دەوڵەت بەرامەدەیە لە جامعەی تەبەقاتی و جامعەی تەبەقاتیش بەرامەدەیە لە تەوسعەی اقتصادی نەهایەتن. بەڵام شتێکی جالب کەم ئۆجەلان دەیڵاوە لە تێوریهای کلاسیکی دەوڵەت لە مارکسیزمدا نایبینی یا کەمتر دەبینی ئەویش ئەوەیە کە بە مەحزیەوە کە دەوڵەتی سومەر دروست دەبێ چەند هزار ساڵ لەوە پێش ئەو دەوڵەتە دەوڵەتێکی پاوانخواز و بە ئیستلاح گوسترە ژیابەندەیە وەکو هەموو ئیمپراتورەکانی پیشان مدرن. ینی ئەو دەوڵەتە دەیهەوێ خەڵکان و کۆمەلگاکانی دەوروبەری خۆی بچێتە ژێر ڕچێفی خۆی، ینی بیان خاتە نەو سیستمێکی هیرارشیکی بە ئیسلاح قدرەتەوە و ئەو جەوامعە تەبیعەتەن مقاومەت دەکەن، نیان هەوێ استقلالی عملی خۆیان لە دەست بدەن. و ئۆجەلان مەسەلەن زۆر بە سەراحەت باز دەکات کە چۆن ئەو جەوامعە باوجودوە کە لەبارەی گەشەی اقتصادیەوە دواکەوتوتر بوو، ینی تەبەقاتی اجتماعی تێدا وجودی نەبوو، بەڵام بە دلیلیوە کە دەبوایە دیفاعیان لە خۆیان کردبا لە مقابل دەوڵەتی سومەر هاتن بە ئیستلاح دەوڵەتیان دروست کرد وەکو ئەبزارێکی دیفاع لە خۆیان. یعنی لە واقعدا ئەو دەڵا کە دەوڵەت کە تێوریای کلاسیکی دەوڵەت لەوانە تێوری مارکسیستی دەوڵەت دەڵا ناشی و نەتیجەی جامعەی تەبەقاتیە توانیوەتی لە جامعەیەکی بێتەبەقەدا تەولید بێ بە دلیلیەوە کە فشارێکی ژیۆپۆلیتیک لە دەرەوەڕا پێیان وارد بووە و لەوانە مەسەلەن باسی خەڵکانێک دەکات کە خۆ دەرواقع ئەو پێی وایە کە کوردەکان دەگەڕێنەوە بە ئیسلا لەباری ڕیشەی خۆیانەوە بۆ خەڵکانە. ینی کوردستان بە دلیلیەوەی کە شاخاوی بووە بۆ دەوڵەتی سومەر زۆر حەسانە و داگیرکردنی لە عینی حاڵە لەباری چیناتیەوە هێستا ئەو ئینکشافی تەبەقاتی تێدا ڕووی نەداوە توانیوێتی پەدیدەهای شبه دەوڵەت یا حتا دەوڵەت دروست بکە بۆ یەکە لە خۆی پارێزگاری بکە. یعنی ئێمە لێرەدا تێوریەکی ئینتراکتیڤ یا تەعاملی لە دەوڵەت دەبینین. پس ئەوەمان لەبیر بێ. بەڵام وەختێک مەجەلان دێ باسی کۆنفێدرالیسمی دموکراتیک وەکو پرۆژەیەکی نادەوڵەتی دەکا، وەکو پرۆژەیە کە دەوڵەت بە ئیسلا لە پشت خۆی بەجێ دێڵێ و ئاساساً مەوزوعەتی نامێنە لە جامعەیەکی کە بە پێی کۆنفێدرالیسمی دموکراتیک یا ئۆتۆنۆمی دموکراتیک بە ئیسلا سازماندەهی بووە لە نەزەریە پەردازی لەو مۆردەدا هیچ باسی تەعامل ناکە، ینی ئیشارە بۆ ناکە تەکلیفی جامعەیە کە کۆنفێدرالیسمی دموکراتیک مەسەلەن تێیدا هەیە بەڵام لە دەوری وی دنیای دەوری وی هەموو بەرەساسی دەوڵەت سازماندەهی کراون
چ دەبێ ینی ئەو بەسلا ئەو وەزعێتە ئەو دۆخە چ نەتایجێکی بۆ پرۆژەیە هەیە پرۆژە سیاسی هەیە بۆی کە مەسەلەکە بڕێک ڕۆشنتر بێ من دەتوان مثالی رووسیا دیسان مەسەلەی شوڕەوی یا رووسیا بێنمەوە ئەگەر لە بزانن دیارە لە دەهەی 20دا وەختێک لە ئاواخری عمری لەنینداوە یا دەوری دواییدا مەسەلەی سوسیالیزم لە یەک دەوڵەتدا هەبووانە بوو خەر ستالین دەیکوت سوسیالیزم لە یەک وڵاتدا قابلی دروستکردنە لە حالێکدا ترۆتسکی دەیکوت سوسیالیزم پەدیدەیەکی جیهانیە ناکرێت لە یەک شوێن بێ بە مەحزیوەکە لە یەک شوێن بێ دەبێتە جەزیرەیەک کە لە ئۆقیانوسی سەرمایه‌داریدا دەمێنی و نەهاتەن دەخینچیە ناتوانێت سەر بگرێت لە مۆردی کاتێکیش دەمهێز هەرەوە بڵام کە ئایا ئەوەی کە ئەو پرۆژە نادەوڵەتیە لە دنیایکی دەوڵەت مەداردا خەریکە گەشە دەکا چۆن ینی چه تاسیراتیکەیەوە ئەو شتە زۆر لە تێوەری و جەلاندا باسی ناکرێەوە من ویستمە بڵم کە دەتوانێت ئەواقبێکی زۆر جددی هەبێ بۆ بە ئیستلاح درێژماوەبوونی پرۆژەی سیاسی لە ڕۆژاوای کوردستان. زۆر سپاس. کاک دکتۆر من دوو پرسیارم هەیە پێم خۆشە بە پرسیارانەش بێتە گۆڕێ یەکێکی ئەوەیە ژمارەیەک ئاکادمیست لەم ساڵانەی ئاخرە بە تایبەت لەسەر مەسلەی کۆلۆنیالیزم لە کوردستان پۆست کۆلۆنیالیزم ئەو جۆرە شتانە قساکەن ئێوە جەنابیشتان دەرگیری ئەو مەسەلە بوونوانە هەرکمە بزانم خوێندنەوەتان بۆ ئەمە چییە پایەهای مادی ئەم نەزەریە لەکوێوە دێ ئایا واقعاً لە کوردستانە ئەکرێ بەو تزە بەو شێوە تەوزیح بدرێت؟ بەڵێ من پێم وایە دەکرێت بەڵام پێشفەرزەکەی وەیە کە ئەمە چەمکی کۆلۆنیالیزم دەبێت نەقلێ بکەین و زۆر کەسیش کردویانە چون کۆلۆنیالیزم ئەساساً تاریخەکەی دەگەڕێتەوە بۆ ئوروپا ینی ئوروپا دەوڵەت‌های ئوروپایی وڵاتانێکی غیر ئوروپایی چوونە هەزاران کیلومتر ئەو بەرتر داگیریان کردو و دەرنەتیجە ئەو مەسەلەی فەزا زۆر گرنگە لە تعریفی کلاسیکی کۆلۆنیالیزم ینی دەبێ ئەو هێزە داگیرکەرە ئەوەڵەن بێگانە بێت دوایی لە شوێنێکی ترەوە هاتبێ و هیچ تعاملی پێشتری نەبوو بێت مەسەلەن ئەو شتێکە ئینگلیستان مەسەلەن لە هیندوستان کردوێت یا مەسەلەن مهاجرینی ئینگلیسی یا ئەوروپایی لە ئەمریکا بوونە ینی پێشتر هیچ تعاملێک نەبوو ئەم پێم وایە ئەو تعریفە زۆر بەرتەسکە چونکە نهایەتەن کۆلۆنیالیزم عیبارەتە لە داگیرکردن یا لە زەوتکردنی مافی دیاریکردنی چارەنووس ئی خەڵکێک لەلایەن هێزێکی ترەوە و ئەوە شتێکە کە مەسەلەن کەسێک وەکو ئیلان پاپە کە کابراایەکی بەسلا پرۆفسۆرێکی یەهودیە بۆ خۆی خەڵکی ئیسرائیلە لە موردی ئیسرائیل بەکاری دێنێ و دەڵا کە زایۆنیسم بە ئیسلا سایۆنیسم دیسکۆرسەکەی ناسیۆنالیستیە بەڵام پراکتیسەکەی کۆلۆنیالیستیە و ینی یەهودیەکان لە واخری خەرنی 20دا دەواقعدا پرۆژێکی ناسیۆنالیستیان هەبوویانە دەوڵەت بخۆیان دروست بکەن وەکەم پرۆژێکی ناسیۆنالیستی دیکە بەڵام لە دروستکردنی ئەو دەوڵەتە بخۆیان ئەمەلەن متەوەسل بوونە بە ئەبزارێک کە لە ذاتی خۆیدا بەسلا ئێستعماریە کۆلۆنیالیستیە چونکە مافی چارەنووسی دیاریکردنی چارەنووسی فەلەستینەکانیان لەبین بردووە و من پێم وایە ئەگەر ئێمە دەواقع ئیستعمار دەو معنایە ماهەوەی خۆیدا لە چاو بگرین ینی هێزێکی لەباری فەرهەنگیەوە لە دەرەوەی کۆمەلگایەک دێوە بە ئەبزاری سیاسی خوشونەتەوە مافی بەڕێوەبرنی جەمعی خەڵکێک زەوت دەکا ئەوە دەواقع ئیستعمارە و بەو معنایە بڵێم پێم وایە کە لایەنێکی زۆر گرنگی زیدی ئیستعماری هەیە لە جوڵانەوەی میلی کووردا و اتفاقا من ئاخرین پرۆژەیە کە ئێستا کاری لەسەر دەکەم چەمکێکی تازەیە بە نێوی سەبۆڵتن کلۆنیالیزم ینی ئیستعماری فرودەستان یا فرودەستانێ بۆ معنایە کە دەوڵەت‌هایە کە لە سەفبەندی‌های جەهانیدا بخۆیان لە مەقامی فرودەستدان مەسەلەن ئێران کە لە مقابل غەربدا قەراری گرتووە یا تورکیەیە کە ڕازی نییە بە جێگای خۆی جایگاهی خۆی لە هیرارشی قودرەتی جەهانیدا و دەهەوێ بەستا بێتە دەرێ لێدا ینی و دەوڵەتایە کە لە ڕابطەی خۆیان لەگەڵ غەربدا یا سەرمایه‌داری زاڵی دنیادا لە مەقامی فرودەستدان بەڵام هەرو دەوڵەتانە لە مەقامی فەرادەست خەڵکانێک کە لە نێو سۆڤرنتی یا بەسلان نێو چوارچێوە ژیۆپۆلیتیک خۆیاندان ئیستعمار دەکەن ینی ڕابطەیەکی دیالکتیک هەیە بینی سابقەی
مستعمرە بوونی خودی ئەو دەوڵەتانە لە نەزمی جەهانیدا مەسەلاً ئێرانی قەرنی 19 کە ئەساساً تەقسیم کرابوو بینی رووسیا و بریتانیا بەڵام لە عینی حاڵدا کە ئەوان لە یەک محوەردا لە رابطەیەکی فەرادەست و فرودەستیدان ینی بخوان فرودەستن دێن لە عەرسەی داخلیدا دقیقاً پرۆژەیەکی ئیستعماری بەڕێوە دەبن و تا حدێکی زۆر اتفاقاً جایگای بینالملەلیوان بە نوعێک بەستەجی هەیە بە تەداومی ئەو پراکتیسە ئیستعماریە لە نێو خودی ئەو وڵاتانەدا. لەو زەمینێدا من تەبیعەتەن ئەمیش پێم وایە کە وشە یا چەمکی ئیستعمار مۆزوعەتی هەیە بەڵام مەسەلەی پۆستکۆلۆنیالیسم هێندێک جیاوازە بۆ معنای کە پۆستکۆلۆنیالیسم ڕوویکردێکی نەزەریە لە عەرسەی دانیشگاهیدا و اتفاقاً کارەکانی من نەقدێکی بڵین هەم دۆستانەیە چونە من زۆر متأثر بوومە لە ڕوویکردێک پۆستکۆلۆنیالیستی بە دەلیلیەوە کە ئەوان زۆر دژی خوێندنەوەی خەتی تاریخن و لەو زەمینەیەدا من لە کارەکانی وان لە نەقدی ئیسلام مارکسیسمی کلاسیک استفادەم کردو بەڵام لە عینی حاڵدا پۆستکۆلۆنیالیستەکان ئیستعمار محدود دەکەن بە ئیستلاح ئیستعماری غەرب ینی بوان ئیستعمار ینی غەرب هاتۆ غەیری غەربی بە ئیستلاح فشاری بۆ هێناوەیە لە بینی بردووە خشونەتی بەکارهێناوەیە غارەتی کردو بە ئیستلاح دەرنەتیجە تۆ دەبینی مەسەن پۆستکۆلۆنیالیستەکان لە مۆردی جمهوری ئیسلامیدا هیچ ناڵن یا لە مۆردی مەسەلەی کورد هیچ ناڵن یا زۆر کەم دەڵن یا لە مۆردی تورکیەدا وەکو دەوڵەتێکی ئیستعماری هیچ ناڵن یا مەسەلەن حتا لە مۆردی رووسیا و ئوکرایندا خاموشن وەکو زۆرێک لە چەپای بە ئیسلا کلاسیک بۆ ئەوە فقط بە ئیسلا تەوزیحی سیاسی نیە بەڵکو بۆوان ئیستعمار ئەساساً تەداعی دەبێت لەگەڵ تاریخی غەرب نەک لەگەڵ تاریخی شەرق و ئەمن لە کاری خۆمدان دەبێت دەواقع ئەو نەختە بکەم و ئەو محدودیەتی وشەی ئیستعمار و اختصاصدانی ئەو وشەیە فقط بە گوزەشتەی غەرب ئیستعماری ئینگلیس ئیستعماری فەرەنسا ئەوە بە ئیستلاح تغییر بدەم ینی بڵام کە ئیستعمار پێویست ناکە فقط بە ئیستلاح عاملیەتەکەی غەربی بێ بەڵکو سوژەی غێری غەربیش دەتوانێت ئیستعمارگەر بێ چین لە تەبەت بودایەکان لە سریلانکا رووسیا لە ئۆکراین ئێران لە کوردستان تورکیا لە کوردستان عێراق لەسان لە کوردستان ینی مثال زۆرن کە سوژەی غێری غەربی دەتوانێت ئیستعمار بە خەڵکی غێری غەربی دابسەپێنێ و ئەمە نابێت چەمکێکمان هەبێت کە ئەنەهوو کە ئەو کارە فقط مختصی غەربە و خشونەت یا جەنایەت یا ژێنۆساید مەسەڵەن فقط ئوروپایی دەتوان بیکەن کەسی دیکە مەسەڵەن ئیمکانی ئەو شتەی نییە لەو نەزەرەدا من لەگەڵ پۆستکۆلۆنیالیستەکان اختلافی نەزەرم هەیە بەڵام لە عینی حاڵشدا نەقتی وان لە تئۆریهای خەتی تاریخ بە بڕوای من زۆر گرینگە و دەرعینی حاڵ زۆریش بەهێزە بۆیەش وەکو هەموو نەقتێک نەقت دەبێت بە ئیستیلا ئەو شتێک کە مارکس پێی دەڵا ئاوفهەبوون بە ئەڵمانی یا سابلیشن بە ئینگلیسی یا ئیستیعلا بە فارسی یعنی تۆ ئەو شتەی نەقتی دەکەی بە تەواوی فڕێ نادەی بەڵکو لە خۆتدا ئیدغامی دەکەی و دەهێنێ سەتحێکی عالیتر دقیقاً ئەو شتێک کە مەسەڵەن مارکس لەگەڵ ئادام سمیث دەکە یا لەگەڵ بە ئیستیلا اقتصادی سیاسی بۆرژوایی دەیکا خۆ بە تەواوی فڕێ نادا بەڵکو دەهێنێتە سەر ئاستێکی بەرزتر مەسەڵەن ئیدەی کار یا لیبر کە ئادام سمیث زۆر بە ئیستیلا تەقسیمی کار کە زۆر ئەساسیە لە ئادام سمیثدا خۆدا مارکسیشدا زۆر ئەساسیە بەڵام اقتصادی سیاسی مارکس لەکوێ و مەسەڵەن اقتصادی سیاسی ئادام سمیث لەشۆ ویستم ئەوە بڵم بۆیە کە بڵم وەختێک ئێمە دەڵێن نەقتی شتێک بۆ معنای نییە کە ئەو شتە بە کولیەتی خۆی فڕە دەدەین بەڵکو نەقتێکی بە ئیستیلا سازەندە هەمیشە دەبێ ئەناسوری تەوزیحیگەر و ڕۆشنگەری ئەو شتەی نەقتی دەکا لە بەرچاو بگرێ و تاوجێ دەکرێت ڕای بگرێ بەڵام لە چوارچێوەیەکی نەزەری دیکەدا پۆتانسیێلەکانی ئەو ئەناسوورەی تفاقەن زۆرتر بە مەنەسەی زوهور دەکەن مەسەڵەن تەوسای نامەزون و مڕەکەب کە باسم کرد لە عین حاڵدا خە نەقتێکە لە مارکسیسمی کلاسیک خۆ مارکس بە تەواوی فڕە نادا بەڵکو مەسەڵەن من لە کتێبەکەی خۆمدا لە فەسلی ئاخیر دەمەوێت تۆزیح بدەم کە رابطەی بینی تەوسای نامەزون و مڕەکەب و ماتریالیسمی تاریخی وەکو تئۆری ئیجتیماعی مارکس چییە و من حداقل بڕۆچوونی من ئەوەیە کە ماتریالیسمی تاریخی دوو بناغی هەیە دەڵا کە بە ئیستیلاح تاریخ بناغەیەکی مادی هەیە و بۆی کە لە ڕوتی ئەو تاریخ ئاگادار بین ئێمە دەبێت چاو لە دوو رابطە بکەین رابطەی ئینسان لەگەڵ تەبیعەت
لەخەرە ئینسان بۆ بژیوی خۆی دەبێت لەگەڵ تەبیعەت دەرگیر بێ و رابطەی ئینسانەکان لەگەڵ یەکتر وەختێک لەگەڵ تەبیعەت دەرگیرن چون بەڵاخۆ هیچ ئینسانێک بەتەنیە بە ئیستیلا ناژی هیچ کەس رابینسۆن کرۆزۆنیە بە ئیستیلا ئینسانەکان هەمیشە لە کۆمەلگادا دەژین و بە دەستە جەمعی لەگەڵ تەبیعەت دەرگیرن من دەمەوێت بەڵام کە تەوسعی نامۆزون و مرەکەب میحوەرێکی سێوم ئیزافە دەکات بەو شتە ینی ماتریالیسمی تاریخی نیازی بە میحوەرێکی سێوم لە ئێرتبات هەیە ئەویش ئەوەیە کە ئینسانها دروستە بە تۆری دەستی جەمعی لەگەڵ تەبیعەت دەرگیرن بەڵام هەمویان هەمزەمان لە یەک گروهدانین بەڵکو ئەمە بەسلا گروهایی جیاواز لە یەکترمان هەیە کە لە نێو خۆیان رابطیان هەیە لەگەڵ تەبیعەت رابطیان هەیە بەڵام بینی ئەو گروهانە ارتباط هەیە و ئەو گروهانەی عبارەتن لە جوامع یا کۆمەلگاکانێکی متفاوت یعنی هیچ جامعەیەک بەتەنیە لەگەڵ تەبیعەت دەرگیر نییە بەڵکو لەگەڵ جوامعی دیکەش دەرگیرە و ئەو ارتباطەیە کە من بەنێوی دەنیام بین الملل یا ئینتەرناشنال یا ئینتەرسۆسایەتڵ بین الجوامع بە ئیستیلاح زۆر سپاس وەکو ئاخرین پرسیار پێم خۆش باسی ئینتەرناشناڵت کرد جەنابتان مامۆستای پەیوەندیە نێونەتەوەییەکانن لە زانکۆ ئەوەی سەی ئێمە ئاگدارین و ئەیبینین بەرحاڵ وڵاتە گەورەکان زلهێزەکان باسی ڕەوابەتی بینەمەلەل و پەیوەندی نێونەتەوەی و ئەوانەیان کردووە و باسی نازانم ئەهمیەتی سنوورەکانوانە بەڵام لە قساب بووە ئەم ئاخرانە ئێمە ئەیبینین ئەمە هیچ معنایەکی نییە ئێوە بۆ خۆشتان لەکانان باسی مەسلەی مشکل بوون و معزلبوونی ئەم مەسلەتان کردووە هەرەکمە بزانم بە تایبەت لە رابطە لەگەڵ کوردستان هادیسانەوەڵێن تورکیە بە ڕاحەتی دێتە ئەچێتە سووریە دێتە عێراق ئێران دێ لێرا ترۆڕەکان لە باشووری کوردستانەوەوانە ئەم مەسلەی نەزمی بین الملل ئەم ڕەوابەتی بین الملل ئەمانە ئایا ئەسەن تەنها بۆ دەوڵەت بۆ قەویەکانە وەزیەتی زەعیفەکان چۆنە وەزیەتی ئەو نادەوڵەتانە بێسا کە هێشتا حکوومەتیان نییە چۆنە بەڵێ پێم خۆشە باسی دووشت بکەم یەک کە بەئیسلا ئەو معنای من ئینتەرناشناڵ یا بین الملل بەکاردێنم زۆر متفاوتە لەو شتێک کە بە ئیستیلاح حوزەی دانیشتگایی من کە نێوی ڕاوەبتی بین المللە بەکاردێنە لە حوزەی دانیشتگای ڕاوەبتی بین الملل خەتی فکرهای غاڵب دەرواقع باسی ڕاوەبتی بینی دەوڵەتان دەکەن هیچ باسی ناوخۆی دەوڵەتان ناکەن ینی ئەوان عەرسەی وان نییە ئەو عەرسەی علومی سیاسی یا عەرسەی جامعەشناسیە ڕاوەبتی بین الملل ئەساساً مۆزوعیەتی هەیە بە دلیلی وەی کە مۆزوعی کارەکەی متفاوتە لەگەڵ جامعەشناسی یا لەگەڵ علومی سیاسی ئەو دوو حوزەیە دەرواقع چاو لە ژیانی دەرونی یەک دەوڵەت دەکەن تا هەڵێکدا ڕاوەبتی بین الملل چاو لە ژیانی بینی دەوڵەتەکان دەکات بەڵام من و ئەو کەسانێک کە لە چوارچێوەی تەوسعی نامەزون و مرەکەب کار دەکەین ئێمە بەئیسلا چەمکی بین الملل بۆمە معنایەکی دیکە هەیە ئێمە بین الملل وەکو ئەو دەستە لە دینامیسمای تاریخی چاو لە دەکەین کە ناشی لە تعددی جوامعە یعنی ئەوە کە چەند جامعە هەمزەمان لە دنیادا هەیە یەک سەری هێز یا دینامیسمێک تەولید دەکا کە کاملەن جیاوازە لەو دینامیسمانەی کە لە ناوخۆی یەک کۆمەلگای خاص بە دلیلی مەسەلەن طبقات وجودی طبقات یا وجودی دەوڵەتی دەوڵەت وەڕاوەتی بێسلا قودرەت هەیە شکل دەگرێت و لایینی حاڵدا ئەو دوو عەرسەیە ئەمە پێمان وایە کە لەباری دیالکتیکەوە پێک مرتبطن و هیچیان بەبێ ئەوی تر ئیستیلا قابلی نەتەوزیحەوە و هیچ تەوزیحێک بەبێ لە بەرتاوگرتنی ئەو دیالکتیکە ناتوانێت دروست بە کامل بێ لەم وەردی پرسیارەکەی دیکەتاندا کە زۆر بەچلا کۆنکرێتترە واقعیات ئەوەیە کە دەورەیە کە نەزمی بین الملل و قوانینی بین الملل تا حدودێکی زۆر ڕعایەت دەکرا ئیستثنایە لە تاریخی دنیادا نەک قاعدە دوای شەڕی جیهانی دووەم بۆ ماوەی 50 ساڵ نەزمێکی بین المللی دروست بوو کە بە دلیلی قودرەتی فائقەی ئەلات ئەمریکا ئیمکانی هەبوو کە حاڵەکارم بووینە ئەو نەزمە چەندە نابەرابەر بوو نەعادڵانە بوو یا فلان بەڵام بە هەر حاڵ بە ئیسلا سۆڤرنتی یا حاکمیەتی میلی دەوڵەتەکان سەرفی نەزەر کە چەندە نامەشروعن لە ڕوانگەی خەڵکەکانێک کە لە نێوی دەژین لە بەرچاو دەژیرەوە بە ئیسلا مەکانیسمێکی شەبوو بووی کە ئەوە ئیعمال بکرێت و ئیتحادی شوڕەویش لەگەڵ ئەو بە ئیسلاشتا
هەمخانی هەبوو بە دلیل تەوازنی قوایە کە بینی دوو تەرەف هەبوو ئەو شتە ڕوویدا. بەڵام هەروەکوتم ئەوە ئێستثنا بۆ نەقاعدە قاعدەی نەزمی بینەمەل هەمیشە بە ئیسلاح هیرارشیک بوو، یعنی تێیدا نوعێک ئارایشی قدرەتە بوو کە ئەوەی دەسەڵاتی زۆرتر بۆ بلەخەرە ئەو شتەی ویستوێتی کردویەتی و ئێمە ئێستا لە دەورەیەکین کە ئەو بە ئیسلا نەزمی پەسا جەنگی جیهانی شەڕی جیهانی دووەمە لە واقعدا بە کۆتایی خۆی نزیک بووە. گەشەی فوق‌العادە خێرا و سەریعی اقتصادی چینی تبدیل بە جلهێزێکی اقتصادی کردو کە ئێستا دوای ئەمریکا گەورەترین هێزی اقتصادی دنیاە. یعنی دەرواقع ئێمە لە ئەگە ئاوا چاپ لێ بکەین دوای شەڕی جیهانی دووەم دنیای دوو قوتبیمان هەبووە کە شەڕی ساردی تێدا هەبوو بۆ دەورەیەکی زۆر کورت دوای ڕوخانی یەکێتی سۆڤیەت بۆ نزیکەی 80 ساڵێک دنیای تەک قوتبیمان هەبوو کە ئەمریکا تێدا هەمووکارە بوو و دەرواقع شەڕی ئەوڵی شەڕی 1991 زۆر ئەو بەسلا نیشانەی ئەسلی ئەو دەورانی تەک قوتبی دنیا بوو و ئێستامە بەرەو دەرواقع واردی دەورەیەک بوون بە دنیای چەند قوتبی کە چین و رووسیا و ئەمریکا و وڵاتانی حتا بەسلا ڕەدەدووی دنیا خەریکن دەسەڵات و هێزی خۆیان بەسلا نیشان دەدەن و معمولاً لە دەورانی گوزار لە نەزمێکی جیهانی بۆ نەزمێکی تری جیهانی هەمیشە هەموو شتێک لە حاڵی شڵەژاندا و زۆرێک لەو قوانینی مەوجودە کە پێشتر مەسەلەن مبادی ئادا بوونە دەوڵەتەکان هیچ کەس ئەهمیەتەکان بۆ دانانیە. یعنی وەختێک تۆ رووسیا هەڵدەستێ وڵاتێک کورسی لە سازمانی میلل هەیە دەڵا دەچێت دەوێت داگیری بکە عمەلەن دەی تورکیە بۆ نەیکە یا مەسەن ئێران بۆ نە یعنی ئەگەر پێیان بکرێت دەیکەن بە دلیلی وەکە ئەو کەسێک کە قەرارە لەو نەزمە دیفاع بکە خۆی خەریکە ئەو نەزمە دەژێر پێدەنێ بۆیەش فقط تەوازنی قدرەتی بە ئیستلاح خامەکە تەعیین دەکا کە چیە ئەوەی دەکا چێ نایکە. بۆیەش من ناتەن پێم وایە کە ئەو ئیدەی مەسەلەن نەقزی ئیستلاح تەخەتی لە مەرزەکان وانە شتێکە کە بەڕاستی زۆرتر ئێستا لە قسەدا ماوە بە دلیلیەوە کە فەرز بکە مەسەلەن تورکیە دێتە ناو سووریا یا عێراق بلەخەرا گەر پێشی نەگیرێ بۆ ڕادەوەستێ یعنی چی هەیە ڕپێشی بگرێ خۆ ئەگە ئەمریکا ناکە ئەگە رووسیا ناکە ئەو ینی ئەو دەوڵەتە مەسەلەن چ شتێک لە دەبێم بە ئیستلاح متەکیە وەفادار بە چ ئەسلێکی ئەخلاقی بێ خۆ تەبیعەتەن نییە بەڵام لە گوزەشتەداوان نەبوو ئەگەر کەسێک بلەخەرە ئەگە دەوڵەتێک سنووری بەزانبە ئەنواعی مەسەلەن توزان واکۆنشی پێدەکرا نەقز دەبوو مەسەن حتا لە موردی عێراقدا کە حملەی کرد ئێران زۆر زوو ئیدەی وە کە عێراق بلەخەرە کارەکەی نادروست بۆ شتێکی جاوفتادە بوو ئێران ڕازی نەبوو دەهێویست بچێتە عێراق وانێ ینی وڵاتە عەرەبەکان و غەربەکان حازر بوون غەرامەت بدەن بە ئێران بەڵام ئێران خۆ قبوڵی نەدەکرد مەبەستمەوەیە کە ئێمە لە قۆناغێکی وا لە نوێژووی دنیاداین کە ئێمە خەریکین لە نەزمێکی جیهانی و واردی نەزمێکی دیکە دەبین و هەموو دەوڵەتەکانی بە ئیستلاح ئەو شتێکی بە ئینگلیسی دەڵان میدل پاوەر ینی هێزەکانی میانی مەسەن تورکیە ئێران پاکستان ئەوانە دەوڵەتایەکن کە لە هەمچین مەواقعدا سای دەکەن تا حەدی بۆیان دەکرێت بە ئیستلاح عەرسەوە گوستەرەی دەسەڵاتی جیۆپۆلیتیکی خۆیان بەربڵاوتر بکەن دیارە ئێران بە شێوەی غێری مستەقیم دەیکا لە تەریق ئەو شتانی پێ دەڵێن هێزهای نیابەتی زۆرتر بەڵام تورکیە تقریبان بە شێوەیەکی ئاشکارا پرۆژەیەکی ئیمپریالیستیە بەڵام ئیستعماری هەیە ئەن دەهەوێت ئەو وڵاتانە و خاکانە ئاساسن زەمیمە بکاتەوە بخۆی لە حاڵێکدا ئێران زۆر بە ئاشکراوەی ناڵە دەیهەوێت نفوزی هەبێت لە کوردستانی عێراق لە عێراق لە سووریا لە لوبنان لە یەمەن بەڵام ئیلزامە نایە بڵا خوب مەسەلەن ئەو بەچە لە عێراق یا باشووری کوردستان مەسەلەن بەشێکە لە ئێران یا قەدیم مەسەلەن ئێمە بۆ چین لەوێ مەسەن پایگای لێدابنین هێزی لێدامەزبێنین بەو شێوەیە کە مەسەن تورکیە لە کوردستانی باشوور دێکە یا دەهێوێت لە سووریا بیکە بۆیە مێتۆدەکانیان جیاوازن بەڵام لە ماهیەتی خۆیدا ئەوان لە نەبوونی هێژمۆنێکی جەهانی کە ئەمریکا بێ یا لە زەعفی ئەو هێژمۆنە کاڵک وەردەگرن و نەگەرەوە کە هێزی دەماوەری ئەو شوێنانە پێشیان پێ بگرن دەنا تەبیەتەن هەتاوجێ بۆیان دەکرێت ئەو شوێنانە ئەو سنوورانە دەبەزێنن و داگیران دەکەن. زۆرت سپاسەکەم دکتۆر کامرانی ئازیز هیوادارم بتوانین لە بەرنامەهایەکی ترە تێروتە سەرتر لەسەرم بابەتانە بتوانین قسە و باسکەین. بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ بەم جۆرەی شاتی لە کۆتایی ئەم بەرنامە
پێویستە وەکو هەموو جارێک سپاسی هاوکارانمان کەین بەبێ مێهرەبانیەوان نەمانەتوانێت بەرنامە پێشکەشکەین هەتا دیدارێکی تر هەر بمێنن بە شادی و سڵامەتی.